کارانیازەی لە وانەی دووەممان هەفتەی یەکەمدا بابەتێک دەخوێنین بە ناونیشانی سەرەتاچی مێژووی لە پارەی زمان و ئەدەب و کولتوری تورکی. لەبەرچی ئەم بابەتە دەخوێنین بەحەقەت گرینگە کە زانیاری و بەتۆدا چونمان ناویتن لەسەر زمان و ئەدەب و کولتوری هەر وڵاتێک کە ئێمای خوێنین لە هەر سەر لە هەر قۆناغێکی خوێندندا و لە هەر وانەیەکی خوێندندا گرینگە ئەو بابەتانە بخوێنین بۆ ئەوەی ئێمە هەم شارەزایی کولتور و ئەدەب و زمان و مێژوویان ببین، چکە مێژوو خوێندن یان مێژووی هەر وڵاتێکە بخوێنین ئێمە هەر لە چوارچێوە سیاسیەکەیدا یان لە چوارچێوە ئابووری کۆمەڵایەتەکەیدا قەتیس ناکرێت، بەڵکو هەموو ئەو کردارانەی، هەموو ئەو ئەخاوتنانەی، هەموو ئەو بیرکردنەوانەی، هەموو ئەو نووسینانەی کەوا هەر یەکێک لە نەتەوەکان هەر تاکێک لە هەر نەتەوەیەک لە مێژووی هەر وڵاتێکدا ئەو هەمووی دەبێتە مێژوو. هەمووی مێژووە، مێژووی ئەدەبە، مێژووی زمانە، مێژووی کولتورە، مێژووی ئاخاوتنە، مێژووی گۆڕانکاریەکانە لە حتا لە نووسینی ئەدەبیان لە زمانیان لەوانە هەمووی مێژووە. کەواتە ئێمەش تەمان لەو دەرسان ناتوانین هەموو بە وردەکارێکی زۆرەوە ئەو دەرسانە بخوێنین، مەسەڵەن بەس بمەوە لەسەر مێژووی زمانی تورکی یان لەسەر مێژووی ئەدەبی تورکی خۆتان نەزانن سەدان و هەزارها لەوانەیە سەرچاوە هەیە دەربارەی ئەو بابەتانە. ئەمە یعنی لێرەدا تەنها سەرەتایەکە خوێنین زمانی تورکی چۆن بووە، زمانی تورکی عوسمانی پێشتر چۆن بووە و زمانی و ئەدەب و کولتوری تورکی نوێش چییە، یعنی بۆی کە بزانین، چکە زۆرێک لەو ئەدەب و زمانێکەوە لە هەر وڵاتێک دێ دەربڕینی سیاسی پێکرێت، دەربڕینی لایانی کۆمەڵایەتی پێکرێت، لایانی فەرهەنگی پێکرێت، لایانی ڕۆشنبیری پێکرێتن، کەواتە هەمووی بەشێکە لە ئەوەی ئێمە کە هەڵوێستی سیاسی کەسێک بخوێنین دەوی بزانین بە چ زمانێک ئەو هەڵوێستەی دەربڕیە، یان هەڵوێستێکی مێژوویی بووە یان تۆمارێکی مێژوویی بووە کە بخوێنەوە دەوی بزانین بە چ زمانێکە. وەکە مێژوو وڵاتێکە خوێن دەی بزانی زمان و ئەدەبی کولتوری وڵاتەی چییە، ئەوان بە چ زمانێک دەخوێنن، بە چۆن بیرەکەنەوە، بە چۆن بۆ زمانە بیرەکەنەوە ئەنووسن و مێژوو خۆیان چۆن نووسیوەتەوە و ئەمانە هەمووی بەشێکن لە مێژوو، ینی لە فەرهەنگ و لە کولتوری ئەو وڵاتێک ئێمە دەخوێنین. طبعاً زمانی تورکی پێشتر عوسمانیەکان کە بەکارهێنینیان پێشتر زمانی ئیغۆر هەبووە و گۆکتورک هەبووە. ئەمانە وردە پێشکەوتووە لە شێوەی نووسینی پیتی عەرەبی، ئەو شێوەی کە ئێستا ئێمە لەو پاوەرپۆینتە سەیرەکەین وەکو ئا ینی ئەلف، ئەوە بێ، ئەوە پێ، ئەوە تێ، ئەوە ثێ، یعنی بەوەی 34 پیتە کە لە زمانی عوسمانی تورکیدا لە 1500 تا 1928 ئەو شێوازە بەکار هاتووە، مەسەلەن جێ، چێ، هێ، خێ، دا، دێ، ذێ. بەس مەسەلەن بۆ نمونە ئەگەر تۆ لە تورکینێدا حتا لە عوسمانیشدا مەسەلەن ئێلیف، بێ، پێ، تێ، هەندێک لەو شێوە گۆکردنانە یان لەو شێوەی گۆکردنیان ئەو لەفزێکی ئێستامە بەکاردێنین لەکنەمەش تێ هەر تێ مەسەلەن ئەو ثێە کە ئەو سێ حرفەی لەسەرە لە زمانی عەرەبیدا وەرگیراوە ئەوەش بە سێ خوێندرێتەوە نەک بە ثێ. مەسەلەن ئەو ثێە مەسەلەن ئەو پیتانە ثێ، ڤاد، ئەوانە لە زمانی شێوەزاری هەورامی لە زمانی کۆنی کوردیشدا هەبووە، یعنی هەر تەنها لە عەرەبیدا نا، بەڵکو لەوەشدا بووە. یەک لەو نووسینانەی مام مۆسا تۆفیق وهابی باسی ئەوەشەکە کە ئەو شێوازانە حتا عەین و غەین ئەوە هەبووە، مەسەلەن لە زمانی کوردیدا هەبووە، لە زمانی عەرەبیش، یعنی لە زمانی عەرەبیشدا و لە زمانی کوردی کە من دەڵێ زمانی کوردی یعنی شێوەزاری هەورامی کە مام مۆسا تۆفیق وهابی ئەو دەستوری زمانی کوردی نوێ لە ساڵانی 30 ئەوانە پێشنیازی کرد و داینە. اینجا لێرەدا بەو شێوازە بۆی کە ئێمە زانیاری فراوانمان هەبێ هەتا لەبارەی زمانەکانی ئەو ناوچەیە کە بزانین چۆنە، یعنی
أما ساكە خوێندمانەوە مەسەلەن ئەلیف بێ پێ ئەو طبعاً ئەوە شێوازی عوسمانی عەفوەن بەڕێزان سەرەتادا بم گوتمە ئەوە پیتەکانی زمانی عوسمانینە لێرەدا دەخوێنینەوە لە سەرەتا دەست پێکەین ئەلیف بێ پێ تێ سێ جیم چێ ها خێ دێ دال کە بە دالە خوێندێتەوە لە زمانی تورکیدا ذێل ڕا زێ جێ سین شین ساد داد ت ذ عین گەین فێ کاف کێف کاف یایی يعني مثلا کاف یایی بخوێنرێتەوە کافی نون ئەو لە تورکیدا بوویتە یومشاکێ يعني نێ لام میم نون واو كمان بواو يخونو واو يعني ه لام الف ي اما يعني زمانی تورکی کە عوسمانی بەکە دوای ئەوانە لە 34 پیت لە دەوڵەتی تورکیای نوێ کردیانەوە چه کردیانە 29 پیت مەسۆکو ئا بێ طبعا ئەوە بە هەم سمۆڵە ئەو هەم کەپیتاڵە ئا بێ جێ چێ دێ ئی ê fê çê g yumuşak g ha e i c j طبعا باش مثلا جي مثلا بزماني عكي مثلا حتى بزماني او لاتيني بلين يعني بابلين انجليزي ومانا بجي بس اما دا او لوان بيدالن جي يعني جوكو جي كردي كي لام كي لي ميم نون او او طبعا او با او اخوندريتها يعني او يعني لا قرجي بندس زماني با او بس مثلا او يا او مثلا او بي ري سي شي تي او او يعني اوش هر لا قرجي بروسر يتسر زماني با او يعني او ئەوە دەخوێنرێتەوە و vê yê zê یعنی ئەو شێوازی ئەو شپیتی نوێی تورکیا لە ساڵ 1928ەوە ئەو شێوازەی ئەخوێنرێتەوە جا ئەمە لێرەدا گرینگە بەڕێزان لانی مێژووی چکە زمانی تورکی کە پەرەیسەن با بڵێن لە گۆک تورکەکە لە ئیغۆڕەکان و گۆک تورکەکان ئەو شێوازەیە کە دواتر هات هێدێدی پەرەیسەن لە بۆ ئەو شێوازێکەوە ئێمە پێی دەڵێن عوسمانی تورکی کە بە ئەلفابێتی عەرەبی نووسرایە دواتر لە ساڵ 1928ەوە کرایتەوە ئەو ئەلفابێتی لاتینی طبعا ئەو دوای دێنە خوێنین کە گۆڕانکاریەکان کران لە تورکیا لۆ ئەوە کرد طبعا بە کورتیەوە بووکەوە مستەفا کەمال دەیویست بە تەواوی کولتور و فەرهەنگی تورکی نوێ لە سەردەمی دەوڵەتی تورکیای نوێدا کە لە 1930 دامەزرا بوو لەگەڵ فەرهەنگ و کولتوری خۆرئاوای دنیا ئەوەتە ئەوروپا و ئەمریکا بگونجێنیتن و لێک نزیک بکاتەوە و زائیدەن وەرچەرخارێکیش بلەوەی کەوە گۆڕانکاری کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی و کولتوری و پەروەردەی پێ بکاتە خاڵی سێمی ئەوە بووکەوە کۆمەڵی تورکی و زیاتر کۆمەڵێک بێ ئاوێتی کۆمەڵی ئەوروپی و ئەمریکی بیتن بۆ دوور بکەوێتەوە لە کۆمەڵی وڵاتانی عەرەبی و بەتایبەتی لە خۆرەڵاتە وڵاتانی موسڵمان لە بۆ دابڕانێکی تەواوی کولتوری و کۆمەڵایەتی و پەروەردەی و فەرهەنگی و حتا سیاسیش گرتێبن لەوەی کە ئەمە دروست ببێتن بۆی کە بە تەواوی دابڕێتن طبعا تا ئێستا یەکێک لە پلەماکانی سیاسی و ناسیۆنالیزمی تورکیش لە حتا لە تورکیادا کە هەیە چییە یەکزمانی چیان بە زمانی تورکی بەکاردێ لە دەوڵەتی نوێی تورکیادا وەکو ئەوان دەڵێن یەک زمان یەک ئاڵا یەک نەتەوە یەک دەوڵەت یعنی بە تورکیەکە پێ دەڵێن تێک دیل یعنی یەک زمان تێک دەوڵەت یعنی یەک دەوڵەت تێک بایرەک یعنی یەک ئاڵا
و تێک میلەت یعنی یەک نەتەوە، یعنی هەموو ئەو یەکێکانە چێ یعنی بەس تەنها تورک، یعنی بەس یەک تورک، یەک نەتەوە هەیە کە تورکە، یەک زمان هەیە کە تورکچیە، یەک نەتەوە هەیە کە تورکە، یەک دەوڵەت هەیە کە دەوڵەتی تورکیایە. واتە هیچ شتێشتر نییە. ئەمە یعنی هەمووی جابزانە لێرە وەک ئەو گرنگجیەوە کە ئێستامە باز دەکەین دەڵێن سەرەتایەکی مێژووی لەبارەی زمان و ئەدەب و کولتوری تورکی، ئەو زمانە بۆتە بەشێک لە چ لە چەسانەوەی نێتەوەیی، چەسانەوەی ڕۆشنبیری، چەسانەوەی فەرهەنگی، چەسانەوەی کولتوری، چەسانەوەی کۆمەڵایەتی، زیادکردنی نادادی کۆمەڵایەتی، لۆ نادادی کۆمەڵایەتی تۆ کە لە دادگایە قسە بکەی بە کوردی بۆت نییە دەبێت بە تورکی قسە بکەیت، وەگە تورکیش نەزانی دەبێت متەرجمت بۆ بێنن، بەڵام ئەوەی لەسەر هاوڵاتیەکانی ئەوەیە کە دەبێت بە تورکی قسە بکەن. ئەمە یعنی چێ و چەسانەوەی کۆمەڵایەتیە، نادادی کۆمەڵایەتیە و یەکسان نەبوونە لە بەرامبەر دادگادا. لە هەمان کاتیشدا یەک زمان ئەوەیە کە تۆ کە دەڵێ یەک نەتەوە ئەوەیە کە دژی ئیرادەی خوای گەورەش، چکە خوای گەورە ئەو نەتەوە ئەو زمانە تەکە بڵێ یەک زمانیش هەموو زمانانە و ئەو کولتوران و ئەو نەتەوە و ئەو خەڵکانەی کە لەسەر ئەو جیهانەدا دروست بوونە خوای گەورە دروستی کردوونەوە، زمانی پێداون، عادات و تەقالید و جوگرافیا و مێژوو هەموو ئەمانە واتە ڕاوەستانەوەشە دژ بە ئیرادەی خوای گەورە. ما بێزگە لە ئێوەکانی کە دژە بە بنەماکانی مرۆڤایەتی، دژە بە بنەماکانی مافی مرۆڤ، دژە بە پێکەوە ژیان، بە یەکتر قۆڵکردن، بە برایەتی، بە خۆشەویستی، هەموو دژی ئەو ئیرادانەیە. ئەمەجا لێرەدا ئەوە گرینگە کە تۆ بزانی کە زمان ئامرازێکە لە ئامرازەکانی حتا سیاسیش و حتا دروستکردنی مێژوش. ئەوەیە کە تۆ ئێستانەکە مێژووی تورکیا و چەرخە خوێنی و زمان بەشێکە لە دروستکردنی ئەو مێژووی چەسانەوەیە کەمە گرینگە کاتە ئێستاش مەسەن ئەمە لێکۆڵنەوە لەسەرەوەی نەکردیا کە ڕۆڵی زمان لە چەسانەوەی نێتەوەی حتا نەتەوەکانی دیکە کە هەیە، یعنی ئەو 2500 نەتەوەی کە لە جیهان هەیە لە ژێر هەژمونی زمانە جیهانیەکان و زمانی دەوڵەتە سەردەست و داگیرکەرەکاندا ئەچەوسێنەوە. یەک لەوانە زمانی کۆردێت تا ئێستا لە تورکیا و لە وڵاتانی سەردەست ئەچەوسەندرێتەوە، خەڵکی پێچەوسەندەوە تا ئەو کارێکیشە بۆ چەوسەندنەوەی خەڵک، نەکرد مەسەلەن تۆ زمانەکە لە بەین ببەن و مەسەلەن زمانەکە نێڵن و هیچی پێ نەکرێت، بەڵکو هەر چەوسانەوەی خەڵکیە لە ڕێگای ئەو سیاسەتی زمانەوە کە پێی دەڵێن، ئەوەی کە پێڵێن سیاسەتی زمان پۆلیسی لانگویج. یعنی ئەمە یعنی بەشێکە لە چیلە کە دەوڵەتان هەیتیان پەیڕەویەکە. ئەمە جاهان دەوڵەتە کۆلۆنیالیزمە هەرە گەورەکانی کە دروستیان کردبوو لە جیهان کە زمانی مەسەلەن بۆ منە فەڕەنسی، ئینگلیزی، ئەوانەیە کە زلێزەکان وڵاتە زلێزەکان کە سەپاندوبیان لە ڕێگای دروستکردنی کۆلۆنیالیزم، ئەو کە پێڵێن کۆلۆنیاڵەکان، نیشینگەکان، ئەوانە زمانی ئەویان دروستەکەن، زمانی سەردەستیان، زمانی باڵادەست خوان سەپان باسە خەڵکی دیکەدا. ئەمە بە کورتی ینی کە بزانن چییە؟ زمانی تورکی لە کۆمەڵی زمانەکانی ئۆڕاڵ ئەڵتایە کە پێکاتی ڕێزمانی و یەکێتی فەرەنجی کۆیان دەکاتەوە و زمانی تورکی تاکە زمانی سەرەکیە لە تورکیا و مەسەر ڕایبوونی نەتەوەکانی ترکە لە وڵاتەی کە ئەو ئاماژەوان پێکرد، کوردی هەیە، عەرەبی هەیە، ئەرمەنی هەیە، یۆنانی هەیە، چەرکەسی هەیە، تەقریبی نزیکەی 36 گەلوونەتەوە لە وڵاتی تورکیا هەژین کەمانە هیچ ماف و حقوقیان لە باری زماندانە. دایلێکتی شێوەزاری ئەستەمبۆڵی بناغەی زمانی تورکی پێکدێنێ و زمانی تورکی زمانی زۆرێک لە دیالێکتەکانی لە خۆگرتووەکە لە ناو تورکیاکانە بە تورکی قسانەکەن. طبعا ئەوانش زمانی تورکی دیالێکتی خۆی وەکو هەموو زمانەکان دیکە، ئەوەی کە دیالێکتی باشووری تورکیایە ناوچەکانی ئەنتاکیەوە دەنا جیاوازە لە دیالێکتی باکووری تورکیا کە پێڵێن زانکۆڵدا و سامسۆن. ئەمە دیالێکتی ئەنادۆڵ و ڕۆژاواش هەیە منطقەی ئیزمیر و ئایدن، ئەوە جیاوازە لە شێوازی دیالێکتی زمانەکانی ناوچەکانی ناوەڕاستی تورکیا کە پێڵێن منطقەی یان ناوچەکانی قۆنیە و سێواس و تاکۆوە هەروەها بەشی ڕۆژئاواشی ئەدرنە هەرە ڕۆژاوای کە منطقەی تراکیە پێ دەڵێن، ئەوە شێوازی ینی هەرێکێک لەو ناوچانان کە 5 ناوچە ئاساسین لە تورکیادا ئەوانە زمان و فەرەنجی
بڵێن دیالێکتی سەربەخۆیان هەیە وەکو زمانی ئێمە کوردی کە دیالێکتی کرمانجی و کرمانجی ژوور و خوار و گۆران و دیالێکتی هەورامی و دیالێکتەکانی شێوەزارەکانی تری دیکەمان هەیە لەو بابەتە وەکو زازاکی و ئەمانە زمانی تورکیش هەمان ئەو شێوە هەڵکەوتنەی تێدایە. طبعاً هەموو ڕۆژنامە و گۆڤار و فێرکردن و زانکۆکان و هەموو با بڵێن کایەکانی پەروەردە کایەکانی ڕاگەیاندن کایەکانی سیاسی و حکومی و پەرلەمانی و دەستوری و قانونی و دادگاکان هەموو ئەمانە بە زمانی تورکیە. طبعاً وەکو باسمان کرد یعنی تورکەکان لە بۆ ماوەی نزیکەی 500 زیاتر ئەو ئەلفابێتی عەرەبیان بەکارهێنا وەکو باسمان کرد تاوەکو ساڵی 1928 ئەو ئەلفابێتە هاتە گۆڕێ. طبعاً زمانی تورکی شێوازە چییە؟ مەسەن ئێستا کۆ نووسرێ ئاواشە خوێندرێتەوە کەمە باسمان کرد پێشتر چۆن دەنووسرێ ئاواش دەخوێندرێتەوە. مەسەلەن وەکو ئەلفابێت مەسەن ئەوە چۆن نووسراوە ئەو شێوازە ئۆسمانڵە تورکچەسی ئێلیف باسە یعنی چۆن دەنووسرێ ئاواشە خوێندرێتەوە یعنی ئابە شێوەی وەکو مەسەن ئێستا تۆ ئەوە هەیە حرفlerin altında harfin ismi. Mesela لە حرفانی لە ژێرەوەیە ناوی حرفەکانە ئەو کە نووسراوە وەکو ئێلیف ئەلف ئێلیف مەسەلەن بێ چون نووسراوە بێ ئاوا خوێندرێتەوە پێ ئەوە پێ ئاوا خوێندرێتەوە پێ ینی بەو شێوازەیە کە چۆن دەنووسێ ئاوا خوێندرێتەوە. طبعاً زمانی تورکی لە زمانێکی دروستکراوە ینی زمانی عوسمانی ینی چۆن دروستکراوە لە پیتەکانی کە وەرگیرایە لە عەرەبی لە فارسی لە کوردی هەتە لە زمانە ئەوروپیەکان کە دە زمانی ئەوروپی هاتوونەتە ناو زمانی تورکی عوسمانی لە ڕێگای پیتەکانیان وشەکانیان وەرگیرا و بووینەوە مەسەلەن وەکو یۆنانی بولگاری و هەروەها ئەرمەنی ئەوانە و ئەڵمانی ئیتاڵی ئینگلیزی فەڕەنسی و ئیسپانی ئەوانە ئەو دەزمانی ئەوروپای کە باسم کرد ئەوانە هەم وە ڕووسی و ڕۆمانیش هەموو دەزمانانی ئەوروپا دەتوازە زمانانی ئەوروپا کە باسم کرد هەموویان هاتینە ناو زمانی تورکی تەوان بە چۆ کار مەسەلەن ئەو کارانی کە دەوڵەتی عوسمانی وڵاتانەی لە بەڵقان و منتیقەی سلاڤیەکان کە بە زمانی ڕووسی و ڕۆمانی و بولغاری و مەسەلەن یۆنانی و ئەرمەنی و سلاڤی قسەیانە کرد ئەوانە لە بۆ نزیکەی 500-600 ساڵ لە بندستی عوسمانیەکاندا بوون ئەوە داهات لە ڕێگای چ لە ڕێگای کارچێڕی لە ڕێگای مامەڵەی سیاسی لە ڕێگای مامەڵەی دادگاکان و هەر ئەو کەسایەتیانی ئەو ناوچانش بەخۆیان ئەبوونە دەسەڵاتدار لە ناو دەوڵەتی عوسمانی و ئەوانش لە ڕێگای نووسینەکانیان بەخۆیان لە ڕێگای کاری ڕۆژانان ئەو شانیان دەهینا ناو زمانی تورکی لێرەدا یعنی زمانی تورکی دەوڵەمەند بە زمانەکانی دیکەش و حتا مەسەلەن وشەی مالەوەی تێدا ینی مالیزی ئەوانە لوچ کە ئەو زمانی ئەو ناوچەی بڵێکەوانە طبعاً مالەوە لە ئەوپەڕی ڕۆژە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیادایە بەڵام چییە بەهۆی بازرگانە عوسمانیەکان کە لە زەریای هیندیەوە ئەچوون بەرەو زەریای ئارام و ئەو ناوچانە بازرگانیانە کرد ئەو شانە هەتا هەندێک وشەی ژاپۆنیشی لە ناو زمانی عوسمانیدا کەواتە لێرەدا ئەوانەش ئێستاش ئەو شانە لە ناو زمانی تورکی نوێدا ماونەتەوە هەرچەندە مستەفا کەمال دەویست وشە عوسمانیەکە وشە عەرەبیەکان لە ناو وشەی تورکیەکاندا لا بباتن بەڵام هەموو وشەکانی پێدا پێی نەیتوانی لا باتن بەهۆی ئەو دەوڵەمەندی فەرەنجی کولتوری کە لە عوسمانیەکان مابەوە دەیتوانی هەموو وشەکان بکاتە وشەی لە وڵات زمانە ئەوروپیەکان یاخود وشەی تورکی لە داتاشن بەڵام لە دوای شەڕی دووەمی جیهانی ئەوە وشەی زمانی تورکی بڵێن نافەن ئینگلیزی زۆر زۆر زیادی کرد زۆر زیادی کرد بۆی ئەوەی کە تورکیا چۆ بەرەی ڕۆژاوە و چوو ناو باکووری ئەتلەسی و چوو ناو حلفی سەنتۆ ئەوانە
لێرەدا وەکرانەوە بەسەر ڕۆژاوە و وەرگرتنی قەرز لە وڵاتانی ڕۆژاوە و بوون بە بەشێک لە پرۆژەی مارشاڵی ئەوروپا ئەوەی کە زۆربەی وشەی تورکی فەڕەنسی و ئینگلیزی و زیاتریشی ئینگلیزی تەواان بێتە ناو فەرهەنگ و زمان و ئەدەبی تورکی کەواتە لێرەدا زۆر گرنگێک شتەیە بزانن یعنی بزانە کە تۆ بێ بەشێک لە سیاسەتی بلۆک بەندیە کە پیانەگە بلۆک بەندی ڕۆژاوە کە ئەمریکا و بەریتانیا ئەوانە سەرکردایەتیانە کرد لە ڕێی باکووری پەیمانی باکووری ئەتلەسی ئەوە یعنی بزانە لێرە وچەی بەهۆی ئەو بوون بەشێک لە هاوپەیمانی سەربازی و هاوپەیمانی ئابووری و هاوپەیمانی سیاسی و ناردنی خوێنکار و قوتابی بۆ وڵاتانی ئەو وڵاتانی کە تۆ هاوپەیمانیتیان لە کە تورکیا هاوپەیمانیتی لەگەڵ بەزبوون بە تایبەتی باکووری ئەتلەسی ئەوانە وشەی تورکیا وشەی ئینگلیزیان زۆرینە ناو ئەدەب و زمانی ئەوەی تورکی چکەیەکە حاڵە ئەتۆ مەسەن هەمومانە پرسیارە بکەین ئەدی کوردی خۆ کورد زۆر لە ئەوروپایە کورد زۆر لە وڵاتانی دیکەیە کورد زۆر لە خوێندیتی و خوێندکاری زۆر بووە بۆی ئەو بەرنامانی کە مەسەک لەوانە بەرنامەی توانەسازی کە 4-5 تەڵەبە ئێستاشە تۆ ئەگە هەست پێ بکەری زۆر خەڵکێ وشەی زمانی ئینگلیزی بەکاردێنیت بەڵام هەر سیاسەتی ڕسمی دەوڵەتەکەی تورکیا ئەوە بووە کە زیاتر بەرەو ئەو زمانە لاتینیانە بچی کە وشەی تورکیش بەکاربین واتە پێشتر ئامادەکاری هەبوو تۆ لە ساڵی 1920ەوە کە تۆ ساڵی 1900 کە تورکیا ساڵی 1952 دەچێتە ناو پەیمانی باکووری ئەتلەسی و 1954-56 قەرز لە وڵاتانی ئەوروپا وەرەگریتەوە و تەڵەبە ئەنێریتە وڵاتانی ئەوروپا و پشتسازی سەربازی و بەتایبەتی کەشتیوانی کە دەستی پێکردەوە و زائیدەن ساڵانە ڕێژەیەکی زۆر کرێکاری ئەناردە وڵاتانی ئەوروپا کە ئەو کاتی وڵاتانی ئەوروپا هەمووی وێران ببوون لە بۆ ئاوادانکاری هەموو ئەو شانش لە ڕێگەی ئەو کرێکارانە کە لە وڵاتان یان ئەو زمانانە کە کرێکارەکان فێربوون هێنایانە ناو زمانی تورکی و ناو نووسینی تورکی و هێدی ئەو شانە بوونە بە بەشێک لە شێوەی داڕشتنەوە و داتاشینی بوونە وشەی تورکیا بوونە بەشێک لە زمان و ئەدەبی تورکیدا کەواتە لێرە گرینگەواتە زمان لە ئەنجامی جوڵەی مرۆڤ لە ئەنجامی جوڵەی دەوڵەت لە ئەنجامی جوڵەی ئابووری لە ئەنجامی جوڵەی کۆمەڵایەتیدا زمان دێتەکایەوە و زمان پەرادەسێنێ و زمان بەرەو پێشەڕواتن و هێدی و دۆڵەمەند دەبیتن بە تایبەتی لە ڕووی فەرهەنگەوە چکە ئەوان لە کۆمەڵی دواتر کە دوای کۆمەڵی مێژووی تورکیان دامەزران کۆمەڵەی فەرهەنگی زمانی تورکیشان دامەزران کە دوای دێن باسەکەین لە ساڵانی هەفتا هەستا بە پاکردنەوەی زمانی تورکی وەکو کۆمەڵی پارێزگاریکردن لە زمانی تورکی لە ساڵی 1970 دامەزرا ئەمە وەکو باسم کرد بەشێک لە زمان و ئەوەی تورکی ئەمە سەبارەت بە ئەدەب ینی ئەدەبی تورکی وێژە و ئەدەبی تورکی وەکو وێژە و هەموو ئۆگەلانی تر بە زۆر قۆناغدا تێپەڕێ لە قۆناغی یەکەمدا ئەدەبی تورکی بە پلەی یەکەم ئەدەبی زارەکی بووە واتە هۆندراوە خاسەتی جاکەرەوەی ئەو ئەدەبەوە کە جەختی لە سەر پیاهەڵدانی قارەمانان و جێڕانەوەی داستان و ئەفسانە و شیوەن و ستایشکردن کردو ئەم ئەدەبی کۆن ئەدەبی کلاسیک ئەوە ڕەگەزی ئەدەبی کلاسیکە پیاهەڵدان بە قارەمان جێڕانەوەی داستان ئەفسانە شیوەن ستایشکردن ئەوە لە چییە هەنی ئەوە دەبە لە چ دروست بووە لە ئەنجامی هەڵمەتە سەربازیەکە پیاهەڵدان بە چ بە قارەمان بە پاڵەوانی شەڕەکان و نووسینی هۆندراوە و یان گوتنی ئەو کاتی هۆندراوی میلیە بووە یان جێڕانەوەی داستانەکان یان هۆندراوی میلی لە شێوە شعری مقاومەت و ئەوانە بەرگری لەهۆی کە ورەی سەربازەکان دانەبێزی وەی کە ورەی خەڵک دانەبێزی لە بەرەی ناوخۆی کۆمەلگاکانی ئەو کاتیدا بەرەی ناوخۆ زۆر زۆر بەهێز بوو بۆ یارمەتیدانی بەرەی پێشەوەی شەڕەکان لە ئێستاشدا ئەوە گرنگە ئەمە باش شێوازی شتەکرێت یعنی ئەو شێوازی ئەدەبە هەبوو وامە ئەو ئەدەبە بۆ چ بوو ینی بۆ ئامانجی پارێزگاریکردن لەوە زیندووکردنەوەی ڕۆحی ئەو نەتەوەی یان ئەو دەوڵەتە کە پیانەگۆ عوسمانی داتر دەوڵەتی تورک ئەمە ینی گرنگترین ئەوەی کە بڵین تورکی کە پێی نووسراویتن ئەجەم وەکو باسمان کرد ئەبجەدیاتی ئەلفوبێتی ئەلفابێتی یان ئەلفابێسی وەکو تورک دەڵێن گۆکتورکە
دواتر ئەبجەدی ئیغۆریە ئەوانە طبعاً لە منطقەکانی پێڵێن نەخشەی ئۆرتۆن کە نەخشەکانی دۆزرانەوە بە ئیگۆری و بە گۆکتورک نووسراون ئەوانە یەکەم نووسینی ئەدەبی تورکی کۆن کە ئەوانە نووسراوان طبعاً مێژووی لە بۆ مێژووی دوورەگەڕێنەوە ئەو نووسراوانە وێنەی ژیانی نەتەوەییان لە کاتی کۆچەری و کێشاوە طبعاً ئەو ئاماژەکردنەکە چێ لە بۆ چ لە ستراکتوری سیاسی کۆمەڵایەتی ئەوە کە پێڵێن سیاست ئەوەی کە لایانی سیاسی و کۆمەڵایەتی و کۆمەلگایانە پیشانەدات ئەمە وێرای جێرانەوەی تێ ئەو شەڕ و جەنگ و نەهامەتیانەی کەوا با بڵین لەسەر ئەو نەخشانەی ئۆرتۆن کە بە زمانی ئیغۆری و گۆکتورکی نووسراوە ئەوەی طبعاً لێرە پێویستە ینی تورک ئەو کەلەپوری تایبەتی نییە بە تورکەکانی تورکیا بەڵکو ئەو کەلەپورەوە دەبێت کەیان بە هاوبەشەی کۆمەڵە گەورەیەکی تورکە کە لە ناوەڕاستی ئاسیاوە درێژ دەبێتەوە پێیان دەڵێن ئەوانە ئۆزبەکن کازاخینە تورکمەنن قرغیزەکانن مەغۆڵەکانن ئەو تورکانی ئێستانە کە لە ئەزەربایجانەکانن ئەمانە ئەو تورکانەنە کە ئازەریەکان و تورکەکانی ئێستای تورکیا ئەمانە ئەو گەلانەیە واتە ئەو ئەدەب و کولتور و کەلەپورەی تەنای ئەو تورکانە نییە ئەمە هاوبەشە کە تورکەکان پێچیان ئەبەسترێتەوە طبعاً لەگەڵ بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام لە نێوان تورکیا قۆناغەکی نوێ دەست پێکردەوەناش کاریگەر بوون بە ڕۆشنبیری ئیسلامی و هەروەها فارسی لە ناو ڕۆشنبی طبعاً ڕۆشنبیری ئیسلامی چییە زیاتر بەکو زمان عەرەبیە بەڵام وەکو پاشخان فارسیشە زۆر زۆر دەوڵەمەندە چکە ئێوە دەزانن هەنی خوێنتانە لە مێژووی وڵاتان بە تایبەتی مەسەب لە مێژووی عەرەب و لە مێژووی وڵاتانی موسڵمان کە ئیسلامی کە بۆیان دەوڵەتەکانی گەورەی وەکو ئومەوی وەکو عەباسی و ئەمانە زیاتر دیوانەکان و بەڕێوەبردنەکان ومانە حتى کارجێرەکانیان زیاتر فارسی بووینە بە تایبەتی لەناو وەکە پێڵەن دار و خلافەیان دەوڵەتەکەیان دیوانەکان و هەموو ئەوانە بە فارسەکان بەڕێوەیان بردۆچکەلۆ گەورەترین کەلەپور و کولتور و میراتی سیاسی و ڕۆشنبیریش لەو ناوچەیە فارسەکان بووینە ڕۆمان و فارسەکان بووینە پێش هاتنی ئیسلام طبعاً ئەو کاریگەریە زۆرمان لەبەر ئەو دەوڵەتان ئیمپراتۆرەتی گەورە بوون ولا هەمان کاتیشدا ئەوەش بوون دەوڵەتی مرکزی بوون و ئەو زمان و ئەو کولتورە بە سەپێنرا بوون یعنی وەکو زۆرێک لە ئاینی لات بۆ سڕینەوەی لەلایەن حتى دەوڵەتی ئیسلامیش هات زەحمەت بوو بەڵام لەبەر چ زەحمەتێکە شوێنێ کرد لەبەرەوەی کە هاتنی ئیسلام هاتنی خۆشەویستی و ئاشتی و محبەت و یەکتر قبولکردن بوو یعنی لە بۆیە زمانەکان کەی نەسەڕیەوە کەمە بزانین ئەوە زۆر زۆر گرینگە یعنی هەموو ئەو فتوحاتی ئیسلامی کە کرا هیچ زمانەکی نەسەڕیەوە یعنی و هیچ نەتەوەکی نەسەڕیەوە لەبەرەوە زۆر زۆر گرینگە یعنی لە بۆیە ئەو زمانانەمانەوە وەکە شیان کردووە بەهێز بوون بەڵام پێش هاتنی ئیسلام چه ڕۆمانی با بێزەنتی با و دەوڵەتە هەرە کۆنەکانی پێشتر بە ئەو زمانانیان ئەو گەلانیان کە کەوتنە ژێر دەست ئەیان سڕینەوە لە نەگەڕا ئەو زمانە گەشەی بکات و بەرەو پێشەوە بچۆ مەزان تورکەکان کە هاتن ناو مسلمان و ئەوانە کۆچەریش بوون لە کاتی خۆشدا هەر کۆچەری بوون بە دوای لە وەرگەی ئەسپ و وڵاغە بەرزەکانیان داگەڕان و لەسەر ڕاوشکاری ئەوانە ئەژەنە تا دوای سەدەکانی ناوەڕاستیش کە تا دەوڵەتی مەسەن عوسمانیشان دامەزدەن لە 1600 لە ناوەندی سەدەکانی ناوەڕاستدا ئەوانە هەر لەسەر ئەو ژیانەی پێشووتر بوواتە نیشتەجێ نەبوون بە تەواوی اینجا دوای کە دەوڵەتی مە دەخوێنمان لە قۆناغی سێ کە دەوڵەت عوسمانی ماکو اینجا هێدی ئەوانە بەرەو نیشتەجێ بوون ڕۆیشتن طبعا بەئەدەبی فارسی و هەتا بە ئەدەبی عەرەبی و وێژەی عەرەبی و فکری عەرەبی ئەوانە کاریگەر بوون ئەدەبی تورکی بە شێوەیەکی گشتە و قۆناغا درێژ دەبیتەوە هەتا لە سەدەی 11ەمەوە هەتاوەکو ناوەڕاستی سەدەی 18ەم دواتر لەوێ کە هۆندراوە طبعا باو بوو لە سەدەی 18 وێژەی تورکی هێدی پەرەیسە لەسەر شێوازی هۆندراوەی میلی و هۆندراوەی دیوان و اینجا بابەتەکانی هۆندراوەی میلی طبعا ئەسوڕانەوە لە چ لە دەوری داستان و بابەتی پەیوەندیدار بە بیر و باوەڕی ئاینی بەڵام ئەم دواترم بابەتە فراوانتر دەبێت تاکو بتوان مەسەن تا ئێش و ئازاری خەڵک و میلەت لە خۆش بگریتن و ئاگداریان ساتە دیاردە کۆمەڵایەتەکان لە هەتا لە هۆندراوەی میلی
بخاطر مثلا ئەوان دایان خستەڕ و لە عادات و تەقالید و بەها و دابوونەریتەکان و حتا ئازایەتی و خۆشەویستی ئەوانە هەمووی واتە هونەرەکان مەسەلەن نمونە ئەوانە لەو ئەوەی پێشکەوت طبعا هۆندراوی میلی حتا بەشە چی مەسەلەن لە تایبەتی سۆفیگەری یعنی با بڵێن لە سۆفیگەری ئەوانەش با بڵێن پەرەیسەن لە چۆناو سۆفیگەریش طبعا سۆفیگەری خۆتان نەزانن لە تورکیادا زۆر بووە ینی وەکو بەکتاشی مەولەوی نەقشبەندی قادری ئەوانەش لە ڕێگای بڵێن ئەو هۆندرا و شعر و ئەوانەی کە ئەیانگوت لە تەسەوفدا لە جیهانی تەسەوفدا دەگوترێ بڵاو بوونەوەشی لە هەموو ئیمپراتۆری عوسمانی دوایە لە تورکیا نوێژدا طبعا زۆر بوو مەسەلەن ئەو کاتی وەکو یونس ئیمرە حاجی بەیرام ئەشرەف ئۆغڵۆ طبعا هونەری تەسەوف حتا مەسەلەن ئەحمەدی یوسفی ئەوانە هەتا مەسەلەن یەک لەوانە خۆ لەبیریشمان چوو بڵێن ئەنی جەلالەدین ڕۆمی ئەوانە گەورەترین شاعیر یان گەورەترین متەسەوفی ناو ئەدەبی ناو ڕێبازە سۆفیگەریەکانە و ئەدەبی تورکی ئەگەر تۆ مەولانە جەلالەدین ڕۆمی لێ بینیە دەرێ هیچ نامین تۆ اینجا لە بۆیە ئەوان بەشی زۆریشی ئەوانە بە فارسییان نووسین ئەو زۆرە لە هۆندراوەیە هەمووی لەسەر عشقا ینی خۆشەویستیەوەی کە باسمان کرد هەمووی لە ئەنجامی دەربڕینی خۆشەویستی عشقا ئەوە دەزان ینی عشق جیاوازە لەگەڵ خۆشەویستی عشق ئەوەیە کە ئینسان لە بینی خۆ خوای خۆیدا پەیوەندیەکە بەستێتن ئەو پەیوەندیە بە عشقەوە گرێدرێتەوە واتە بە ئەمە بابەتێکە منەوە نییە لە ڕێی ئەوە بڕووکردنەوەی زیاتر بدەین بەڵام ئەو پەیوەندە چی عشقە لە بینی ئەو کەسە و خوای گەورەتە ئەمە ینی وەکو باسمان کرد هەرچی مەسەن هۆندراوەی دیوانە ئەوە ئەنی زۆر ئەوە تەشەنەی نەکردەبوو بدایەت بەڵام دواتر هێدێدی لەژێر کاریگەری هۆندراوی عەرەبی و عروس سەر چێش و وەکە پێڵێن چێش و سەروە ئەوە زیاتر ئەگەڕێتەوە بۆ چەرخی دوانزەم بەڵام لە چەرخی شانزە لە سەدەی شانزەمدا گەیشتە لوتکەی پەرەسەندن و داهێنەرانی ئەم جۆران تەبعاً زۆر ڕۆشنبیر بوون و ڕۆشنبیر بوون بە فکری ئیسلامی بە ئەوەی عەرەبی ئیسلامی و ئەو کە تەبعاً زۆر ئەوەی گەورەی لێ دەرچوون لە وەکو عیمادەدین نەسیمی بەغدادی نەوایی فزوڵی بەغدادی ئەحمەدی باقی نەفعی نایی نەدیم ئەوانە ینی هەموو لە ئەوەی زمانی ئەوەی تورکی و ئەدەبی تورکیدا دەستەکی باڵایان هەبوو طبعاً لە سەردەمی نوێدا مستەفا کەمال زیاتر بەرەو ئەدەبی با بڵێن دوای گۆڕینی ئەلفابێتی تورکی لە بۆ لاتینی زیاتر بەرەو ئەدەبی با بڵێن ئەدەبی ئەوە ڕۆیشت ئەدەبی ئەوروپا ئەوەی کا لە ئەوروپا باو بوو زیاتر بەرەو ئەو ئەدەب و زمان و کولتورە ڕۆیشت بنەوە باسی بناغی ئەدەب و کولتور و زمانی تورکیمان کرد لە ئەدەبی تورکیدا ڕۆمان و هەروەها چیرۆک زۆر باومەچەکەوانە یاشار کەمال عەزیز نەسین لە سەردەمی نوێدا مەسەلەن ئەلیف شافاک ئەلیف شەفاق و ئۆرهان پامۆک و زۆر نووسەری دیکەی گەورە کەوانە ئۆرهان پامۆکێکە لەو تورکانی کە خەڵاتی نۆبڵی وەرگرت یان هەڵە نەبووم ساڵی 2006 تر ینی بە زۆربەی ئەدەبی مەسەلەن نووسینی تورکی پابەند پەیوەستە بە کێشەی ئەو نەتەوانەی ئەو گەلانێکە لە ناو تورکیای چەوسینە وەکو خۆی عەزیز نەسین بەشێکی زۆری لەسەر کوردە یان لەسەر ئەو چەوسانەوەی کوردە یاشار کەمال مەسەلەن نمونە ئەو دوو ڕۆمانی گەورەی هەیە بە ناوی تیتل و فرات یعنی مثلا وەکو عەزیز نەسین وەکو حەمەدۆک ئەمانە هەمووی واقعی کۆمەڵایەتی و اتفاقی و هەروەها ڕۆشنبیری و سیاسی و ئەو پێکدادانە کۆمەڵایەتیانەی و ئەو نادادی کۆمەڵایەتی و ئەو نادادی سیاسی ڕۆشنبیری و چەسانەوەی کولتور و ڕۆشنبیری کە هەیە لە تووشیا هەموو ئەوانە تۆماریان کرد و یەک لە ڕێگەزەکانی ئەدەبی تورکی کە پێ ناسرێتەوە مەسەلەی ئەوەیە کە ڕۆمان و چیرۆکە وەزائیدەن شەعر
و شعر زۆر نووسێتن بە تایبەتی لە سەردەمێکە بین مەسەلەن بۆ نمونە لە سەردەمی شەڕی سربەخۆی تورکەکان لە 1990 تا 22 شەڕی مەسەلەن هەتا سیەکانیش مەسەلەن زۆر ئەوەی بەرگری نووسرایە. دواتر لایەندا تۆ بەلای نەتەوەی لە دوای شێستەکان کە گروپە چەپەکان زۆر بوون لە 60 و 70 و 80 و ئەمانە تاوەکو ئێستا ئەوانە زیاتر ئیتر شعرەکانیان و چیرۆک و ڕۆمانەکانیان و ئەدەبەکەیان تایبەت بوو بە چه تایبەت بوو بەلایەنی چەسانەوەی کۆمەڵایەتی چەسانەوەی نەتەوەکان کە لە تورکیا هەبوو. ئەمە دەور و کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر ئەوەی کەوا ئەدەبی تورکی بچێتە تەنیشت یان لە هاوتەریبی ئەو ئەدەبانەی جیهان کە بەرگری لە مافی مرۆڤەکەن بەتایبەتی چووکە زۆر لەو کەسایەتیانە تووشی تەنگ پێهەڵچنین بوون لەلایەن دەوڵەتی تورکیای. خۆ مەسەلەن زۆر لەو کەسایەتیانەی کە هەبوون وەکو عەزیز نەسین وەکو یاشار کەمال هەتا ئۆرهان پامۆ کە تا ئێستا لەلایەن دەوڵەتی تورکیاوە کە خەڵاتی نۆبڵیشی وەرگرتیا لە ئەدەب ساڵی 2006 بە هیچ شێوەیەک هەتا داوای دادگایشی لەسەر داوای داواکردنی دادگایشی ێستا لە دەرەوەی دەورەوەی تورکیا ژیتن ینی داواکراویشە لەلایەن دادگاوە بەهۆی ئەو بەرگریکردانەی لە مافی مرۆڤ و ئەو گەل و نەتەوانی کەوا لە تورکیا ئەچەوسەندرێنەوە و زۆربەی لە کە تورکیا لە ئێمە نزیکە بەهۆی ئەو هاوسۆزی و هاوتەری بوونە لەگەڵ کێشەی نەتەوەکانی بندەست یان نەتەوەکانی چەوساوە و هەروەها لە جیهانیشدا زۆربەی ڕۆمان و ئەو چیرۆکی ئەو کەسایەتیانەی کە گوتم خراینە سەر زمانە جیهانیەکان و لەوانش زمانی کوردێکەیەکە لە زمانە جیهانیەکان کە 50مینە لە جیهان لە نێوان نێو 7000 زماندا. ئەمە بە شێوەیەکی بە کورتی و پوختی سەرەتایەک بوو لەبارەی مێژووی ئەدەب و زمانی تورکیدا. سوپاس لە بۆ ئامادەبوونتان هیوادارم ئینشاڵڵا لە بانەکانی داهاتوو بەردەوام بین هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بێن بەخوای گەورەتان سپێر.